ڕووداوی سووتانی دایکێک و سێ منداڵەکەی لە چەمچەماڵ کاردانەوەی فراوانی لێکەوتەوە بە تایبەت دوای گیان لە دەستدانی سێوان قادری دایکیان. ڕووداوەکە تا ئێستا بەشێکی زۆری لە تەمومشدایە. کوردستان 24 زانیاری باس نەکراوی ڕووداوەکە لەسەر زاری سێوان قادر بە چەند ڕۆژێک پێش گیان لە دەستدانی دەخاتە ڕوو. پەرچەم کە چالاکوان و ڕۆژنامە نووسە پێش گیان لە دەستدانی سێوان قادر سەردانی دەکات لە نەخۆشخانە و باسی ئەوە دەکات کە سێوان داوای چی کردووە و داوای کرد کە بیبینە دەرەوە و داوای ئەوەی کرد کە ئەو کەسێک کە تاوانەکەی بەرامبەری کردووە سزا بدرێ، داوای ئەوەی کرد کە دەیوێت بە بەردەوامی و قسەکردی لی خۆش نابم. کوردستان 24 چەند گرتەیەکی تایبەتی سێوان قادری دەستکەوتووە پێش گیان لە دەستدانی لە زاری خۆیەوە داواکاری هەبووە و باسی ساتی ڕووداوەکە دەکات. بەیانەکە دەستانی تۆ دەبووە دەمەدەمان زلێکی لەمدا و بڕۆ منش خۆم گۆڕی و ڕۆشتمە دەرەوە تۆ دەخۆم خڵاتان لەو کۆڵانانە هەتا ئەوڕۆی بۆ دووکان هاتم بۆ ماڵەوە نانۆخوا لەگەڵ مناڵەکان و قەسر هەتا ماڵێکی ئەوسێوان ڕۆشتم کزم وا خەسووسمە وەڵا ئیتر بەرنوەقری هاتینەوە ئەوش هاتەوە لە چۆبوون و لە بێئەخلاقیت و تێر قسەی فێم کرد عەرەبانی و مناڵەکەی شکان وەڵا دەستی لەم بەرزەوە کرد لێمیدا دیسانەوە ڕۆشتە بەر دەرگا قورئانەکەمی بر سووتانی دوایی هاتەوە بەدار تێری لاندا هەرچی نێوێدا لە کوڕەکەمیدا منش کوڕەکەم کردە باوەشم چوونە ژوور نووسنەکە. لەم بەشەی گرتە ڤیدۆیەکان سێوان داوای سزادانی ئەوانە دەکات کە ئەو حاڵەتەیان بەسەر هێناوە و داوای تۆمارکردنی سکاڵایی یاسایی دەکات. ئەگەر هۆکاری بەقواتت دەست کرد من داوای سزادانی بکەم ئێستا شکاتم لێ هەیە. شکات لێ هەیە؟ هەتیوە شکاتی لێ بکەین؟ لە ئیفادەکانە تا ئێستا شکاتت نەکردووە بەڵام ئێستا هاتوویتۆ سەر خۆت دیارە بۆیە شکاتەکەی. لە پەیوەندیەکی کوردستان 24 لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی چەمچەماڵدا باسی لەوە کرد بە فەرمانی دادوەر کەسێک وەک شاهید بانگێشتی دادگا کراوە ئەمەش لە کاتێکدا لەسەر ڕووداوەکە تەنها هاوسەرەکەی دەستگیر کراوە. کەسێکی کە داوا کراوە بە شایەت هێشتا ئامادە نەبووە تەبلیغ کراوە و تەبلیغی بۆ کراوە کە ئامادە بێت لە لامان احتیمالە بەیانی ئامادە بێت و ئیفادی وەرگیرێ لە بەردەم حاکم کەسی کە نەکراوە تەنها هاوسەرەکەی نەبێت. شەوی یەکشەممە 16 ئەم مانگا لە گەڕەکی ئاسوودەی چەمچەماڵ بەهۆی کەوتنەوەی ئاگر لە ماڵێکدا ژنێک بە ناوی سێوان قادر و سێ منداڵ سووتان. سێ منداڵەکەی دەست بەجێ گیانیان لەدەستدا و خۆشی 190 جەستەی سووتە. بەرەبانی ڕۆژی دووشەممەش خۆشی کۆچی دوای کرد و ڕووداوەکە بووە باسی گەرمی میدیا و سۆشیال میدیا. هاوڵاتیانیش داوای سزادانی ئەنجامدەرانی ڕووداوەکە دەکەن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.